بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتان لەبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانی ئامادەی و پێم خۆشە پێشکەشی ئێوەی ئازیزی بکەم. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاوارە فەرەیدونمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن قسە و باسەکەین لەسەر بایەخ و بایەخدان بە ئەدەب و زمانی کوردی لە نێو خێزان و ناوەندە پەروەردەیەکانە. مامۆستاگیان سوپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ. سپاس بۆ ئێوە بۆ میواندارێتەکان. زۆر سپاس. مامۆستا پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕۆژی زمانی دایک بوو. ئێمەش وەکو نەتەوەی کورد کۆمەڵک پەیاممان بینی، کۆمەڵک کۆمنتمان بینی لەسەر ئەو بابەتاوە. ئەگەر هەر یەکێکمان لە لای خۆیەوە بابەتێکی شێر کردی بوو، بابەتێکی نووسی بوو، کۆمنتێکی نووسی بوو لەسەر ئەوەی کە کوردین و زمانی کوردیمان خۆشەوی، زمانی دایکمان خۆشەوە. بزانم ئەم شتانی کە بینیت لە ڕۆژانی ڕابردووە ئەمە ئەگەیەنێک کە دڵسۆزی هەیە لەسەر کارکردن لەسەر زمانی کوردی وەکو مامۆستایەکی زانکۆ بۆ دکتۆرێک؟ سێقە ئەمە دڵسۆزیەکان جیاوازیانی پیاوەرەکە تۆ پیاوەرێک هەبێ بۆ دڵسۆزی زۆرم چکە هەر یەکێکمان لە جێی خۆمانەوە مادەم بەم زمانە دوێن ئەو خۆی لە خۆیان دڵسۆزیە، بەڵام ئایا ئەمە تاوکەران نەخێر چکە تۆ لە پشتی زمانەکە تۆ کۆمەڵی دەستگا هەیە. بۆ نمونونێکی لە ناوەندەکان پەروەردەیانی لە هەمووی گرنگتر پەروەردەی خێزان، اینجا بۆ پەروەردەی قوتابخانە و وەزارەت و سەروتر بەدڵنیایەوانی تۆ کاتێک کە من شانازیم کرد بە زمانەکەی خۆموانە کە زمانی کوردیە کەواتە دڵسۆزیە، کاتێک کە من بە زمانەکەی خۆم دوام دڵسۆزیە، بەڵام کاتێک کە من هاتم وەکو پێوەرێکی خۆجیاکردنەوەی کۆمەڵایەتی لەگەڵ زمانەکەی خۆمە کۆمەڵی وشەی کەم بەکارهێنا کە من ئەم زمانەش ئەزانم وای پیشانمە کە ئەم زمانەش ئەزانم، ئەوە ئیتر لێرۆ کێشەکان سەر هەڵەیە. کاتێک کە من پەروەردەی مناڵەکەم بە شێوەیە کرد بڵێم زمانی کوردی زمانێکی گرنگ نییە با فێری بۆ منە زمانی ئینگلیزی بێ با فێری زمانی عەرەبی بێ، هەر لە مناڵی بیخەمە قوتابخانە قوتابخانێکی بیانی زمانی بیانی کێشەکان لێرۆ سەر هەڵەیە. چکە پێوەەر بۆ بوونی نەتەوە چەسپاندی نەتەوە زمانەکەیێتی، ئەگە من نەتوان پارێزگاری لە زمانەکەم بکەم ئەیکەواتە چۆن ئەیسەلمێنم کە من کوردم، چۆن ئەیسەلمێن نەتەوەیەکی زیندوو. باشە بزانم بەگشتی گرنگی پێدانت بینی بۆ زمانی کوردی؟ بەڵێ بەس گرنگی پێدان تەنها لە ڕۆژا خۆی نبینێتەوانە کە من لە ڕۆژی یادکردنەوەی زمانی دایکە هەمومان بیرمان کێتەوە بڵین ئەم ڕۆژی زمانی دایکە، هەموو ڕۆژێ ڕۆژی زمانی دایکە بۆکو نەتەوە بە تایبەتی ئێمەی کوردانی ئەبێ زۆر لەسەر ئەوە بکەینەوە. تەنها بۆچی لەو ڕۆژایە بیرمانەکەوێتەوە بۆ نمونە بکە تەنها ڕۆژێکی بۆ دیاریکەین، بۆچی بۆ نمونە ئێمە ساڵانە هەفتانە مانگانە مەسەلەن یادێک ناکەینەوە بۆ ڕۆژی زمانی کوردی؟ پێتاڵەمانی کە تۆ نابێت تەنها ڕۆژێک تۆ بیری دەکەم بۆ ڕۆژی زمانی دایکە یەک نەکە ئەوە ئەمە چەندین بۆ نەمان هەیە لە ڕۆژا بیرمانەکەوێتەوە، یادی ئەنفالمان هەیە لە ڕۆژی ئەنفالە گۆڵەبینەوە بیرەکەینەوە، یادی کارەساتی هەڵەبجەمان هەیە لە 16 سیا بیرمانەکەوێت. وانی کێشەکە لەوە ئێمە ئەبێ بەردەوامی ینی کار لەسەرەوەکەین، کار لەسەر جینۆسایت بکەین. ئێمە جینۆسایدی جەستەیمان نەکراوە، هەنی تەنها ئێمە جینۆسایدی زمانەکەشمانەکەی ڕۆژانە. چۆن خۆت لەما پارێزی ئالێک ڕۆژ ئەتوانی خۆ پارێزی کە یادی زمانی دایکە نەخێر، ئەمە پرۆسەیەکی دوور و درێژەکە تۆ بە بەردەوامی ئەبێ لەگەڵ یابیت، بە بەردەوامی ئەبێ ئیشی بۆ بکەیت. ئێمە هەیە لە زمانی ئینگلیزی دەوڵەت متر بێت لە ئێستاە کە تەواوی جیهانی داگیر کردووە، ئایا بەس ئەمە هێزی لە پشتوێ نەخێر، دەستگایەکی گەورەی لە پشتوێ ئۆکسفۆرد ساڵانە فەرهەنگێکی گەورە دەرەکات کە چەندین وشەی نوێتە ناو زمانەکەوانە کە زمانێکی دەوڵەمەندیشە دەستگایەکی گەورە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنیە بە هەموو شێوەیەک لە پشتەوەیە. ئەی ئێمەی کورد بۆ نەتوانین شتێکی وا بکەین لە کاتێکە ئەو دەسەڵاتەمان هەیە لە ئێستا هەر نەبێ لەم هەرێمەی خۆمانە کە ئەتوانین ئێمە خۆمان نزانین چواردەوژەکەمان کێیە و چی ئەکەن لەسەر زمانەکەمان، ئەیانێت چی بکەن بە چه ئاراستەیەکا بیبن کە تۆ زمانێک لە دەستدا بە دڵنیا و شناسی نەتەوەیشی لە دەسەیە، چونکە تاکە زامنی مانەوە وەکو نەتەوە زمانەکەتە. ڕاستە هێز دەسەڵات کۆمەڵێ شت گرنگە، بەڵام هیچی
بەقەدەر زمان گرنگە با من دەیان هزار پێشمەرگەم هەبێت کە بجەنگن بەڵام ئەو دەیان هزار پێشمەرگەم کە نەتوان بە زمانی دایکەکان قسە بکەن لە ئایندەیەەکە ئایندەیەکی نزیکیشان ناڵم دوورە زمانەکەت بەرەو توێ کەواتە شوناسی نەتەوەی لە دەسێتەوە کەواتە تاکە زامن بۆمانەوەمان ئێمە شوناسی نەتەوەیمان زمانەکەمانە ئەوەش ئیشی ڕۆژ و درۆژ نێ من یادی کەمەوە بە بەردەوامی ئەوێتەوە کاری لەسەرکەی هەر لە مناڵەکەتەوانێت کە زمانی ئەپژێ تا گەورەترین دەستگات کە دەسەڵات و حکوومەتەکەتە و حکوومەتیش ڕۆڵی سەرەکی ببینێت لە کۆتایە کە کۆمەڵە ئەمانە هەموو جاریکە کۆ بکاتەوانێت باش باسی ئەوت کرد کە لە خێزانە و دەست پێکەین ئێمە تا چەند گرنگیمان بەوەیەوە کە مناڵەکانمان و خۆشمان کاتێک کە مناڵ بووین تا چەند بزانن کار لەسەر ئێمەش کراوە کە یەکەم ناوەندی فێربوونی هەمومان تەبەن خێزانە تا چەند گرنگی بەوە دراوە کە خێزانەکان گرنگیان بەوەیەوە کە منداڵەکانیان بە پەروەردەیەکی وا پەروەردە بکەن کە زمانی کوردیان لا شیرین بێ و مەسەلەن وشە کوردەکان وشە کوردیا مەسەلەن جوانەکانیان ڕەسەنەکانیان مەسەلەن لەلا ئاشنا بکەن تا چەند ئێمە گرنگیمان بەوە دراوە تا چەند کار لەسەر ئێمە کراوە کە ئێمە ئێستا نەوەی ئێستای ئەوە ئەزانی چۆن ئاستی ڕۆشنبیری خێزان بۆ خێزان جیاوازە من زۆر جار بەدەر لەوەژێ ئەڵێم ئێمە خۆزگەم لە هەموو ماڵەکان نەنکێکە وایە نەنکێکە وایە باپیرێکە وایە بە تەمەنەکان بۆی بتوانانی دایمە وشە ڕەسەنەکانی لێوەرگرینەوەوانێ چکە زۆر جار بەداخەوانێ لەسەر نەک تەنها مناڵ گەورەکانیش کۆمەڵە وشەیە نایزانی ئەوە یەکێکە لە شتە ناخۆشەکان کە تۆ بەری ئەکەویت من یەکێ لەو ئێستا ئێمە بمانێ نەمانێ ڕوبەڕووی چی بووینێتەوە ڕوبەڕووی تەکنۆلۆجیا و جیهانگیری بووینێتەوە من ناتوانم کۆنتترۆلی مناڵەکەم بکەم یان هەر کەسێک لە ماڵەکەی خۆی کۆنتترۆلی مناڵەکەی بکە بۆ نمونە ئایپاد بەکارنهێنێ بۆ نمونە مۆبایل بەکارنهێنێ لەمانە چی هەیە کۆمەڵی بەرنامە هەیە بەرنامەکان بە چه زمانێکە زۆرینی بە زمانی زیادە هەر زمانێکی کە بێت کەواتە مادەم تەکنۆلۆجیا هاتوۆتە ناوە یەکێک لە کارەکانی ئێمە لە ئاین نەک لە ئێستاوا بە ئیشی لەسەر بکەین تەکنۆلۆجیا بخێنەوە خزمەتی و خۆمان جارێکی کەم چونکە شەپۆلەکەی ئەوە نەبەهێزە ئەگەر ئیشی لەسەر نەکەی سپەی ڕۆژ دەرەقەتی نایە بەرەبەرە کاریگەری لەسەر زمانکەت ئەبێت کاشیەتی ئێستا زۆر مناڵ کۆمەڵێ پرسیاری لەکەی بە کوردی جوابە نایەتەوە بە ئینگلیزییان لەگەڵ جوابانەکە کە بە کوردی جواب دێتەوە کۆمەڵی وشەی نزییان هەر زمانی کە بەکاربێنێ بەدەر لە زمانە داکەکەی خۆی ئەمەش لە کاریگەریەکەی چیە ئێمە یەکێ لەو کارەکان ڕاگەاندن بێ لەسەر بەرنامەی تایبەت کا بۆ مناڵ بۆ نمونە مناڵ حەزی لە چییە بێتەوە بەپێ حەزی مناڵەکە حەزی لە فیلم کارتۆنە باشە با ئێمە بین کۆمەڵە فیلم کارتۆن کە بزانین لەگەڵ سەلیقە و چێژی ئەوە ئەگونجێت لەگەڵ چێژەکە ئەگونجێ ئەو فیلم کارتۆنانە بە زمانێکی کوردی پارە و بۆی بگوێزینەوەنم چکە زۆر کاریگەرەکەی سەر ڕاستەوە خۆیە بۆ مناڵەکە اینجا لەمەوە بەرەبەرە کە تۆی ئیشت توانی لە مناڵەوانێ لە مناڵ و ئیشی لەسەرکەی ئاسانترە یەکێ لەو کێشانەی لەم ڕۆیە ڕوبەڕوومانە بێتەوە بەداخەوانی ئەمە لەوانەیە داپیانانێکی تاڵ بێ ئێمە هەنی خوێنکارمان هەیە لە ئێستاکە نەزانکۆوانێ کوردی نازانن کە ئەڵێم کوردی نازانە بە کوردی بنووسێ ئەمە یەکێکە لە کێشەکان کە یان دەسوخەتەکەی بە شێوازێکە زۆر بە ئاڵۆزی تۆلیتیەکی بزانی چی نووسیوە ئەمە یەکێکە لە کێشەکان کە ئەمە کێشەکە لە پەروەردە سەری هەڵاوە بە تایبەتی ئەم چەند ساڵی ئاخیر کە لە تاقیکردنەوە نووسین نەماوانی بە پێوەری سۆمان کارەکرێت هەڵبژاردنە کەواتە لە نووسین دووریە خاتەوانێ پێویستە ئێمانی ڕێنوو زۆر گرنگە چونکە تۆ کە لەسەر ڕێنووسەکە بەردەوام بوویت زمانەکەشت جاریکە لە قاڵبەی تۆ ئیپارێزی ڕێنووسەکە شەر بەشێنە لە زمانەکە کاریگەری هەردووکی بەسەریەکەوە هەردووکی تاواکەریەکەن بەداخەوە ئەوە یەکێکە لە کێشەکان و تۆ لە بەرزترین ئاستەکە توێت ئەنی هەنێک خوێنکار ئەبینیت ناتوانێت بنووسێت کەەوە یەکێکە لە کێشەکان کەواتە ئەمە پێشینەیەکی هەیە تو هەر لە ئەو چەند ساڵی ڕابردووە کەواتە چۆن هاتوۆتە زانکۆ بم پێوەرانە بۆ شێوەیە بێت و نەتوانێت بە کوردیەکی ڕەسەن و پاراو بنووسێ ئەو یەکێکە لە کێشەکانمان بزان مامۆسا بەپێی پسپۆرەکەی بەڕێستان زانم ئێمە هەمیشە باز لەوەکەن کە ئێمە
لە ئەدەبیاتی کوردیە کە بەڕێزیشتان تایبەتمەندن بۆ بوارە پسپۆرەکەتان تایبەتمەند بۆ بوارە بزانم ئێمە خاوەنی ژێرخانێکی زۆر باشی ئەدەبین یاخود بە پێچوانەوە نەخێر ئێمە خاوەنی ژێرخانێکی ئەدەبی باشنین خاوەنی وشەی خۆمانین خاوەنی زمانێکی سەربەخۆی خۆمانین تۆ لەم دوولانی کە باسم کرد پشگیری کامیان تایبەت بە ژێرخانی ئایا ئێمە دەوڵەمەند یان هەژارین دەڵی ژێرخانی ئەدەبیمانم بەڵێ ئێمە ژێرخانێکی ئەدەبی باشمان هەیە زەخیرەیەکی باشمان هەیە بەڵام ئەگەر کۆمەڵی ماوەتی خام لەبەر دەستی هەرێکێکمان نابێت ئەگەر پیشەوەرێک نەبێت یان کارگێکی باش نەبێت ئەتوانی بەرهەمی لێبێنیت بەرهەمی لێ بەرهەم بێنی بەدڵنیان نەخێت کەواتە پێویست ڕاستە ماوەتە خامەکەمە بەڵام ئەمە تەواو ئیشی کۆتایی نییە تۆ پێویستە ئیشی لەسەرکەی ئەم ماوەتە خامە چۆن بکەی بە کاڵەکەی ئێمە چیە پاراتنی زمانەکەمانە بەڵێ ئێمە دەیان شاعری ڕەسەن و دڵسۆزی گەلەکەمان هەیە و ئیشی زۆر باشیشیان کردو چکە سەردەمانێک ئەوان پێشەنگ بوون ئێمە کۆمەڵێک کەناڵمان نەبووە بۆ دەبڕین لە بیر و ڕاکان و بۆ چوونەکانمان شاعرەکان ئۆڕۆڕیان بینیوە کەواتە ئێمە بەڵێ ژێرخانەکەمان هەیە دەوڵەمەندیژین ئێمە لە ڕووی فەرهەنگی زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە چکە ئێمە بە کۆی دیالێکتەکان نزیکەی 90 دیالێکتمان هەیە ئەگەر دەستگایەک هەبێ بتوانێت بەرەو ئەو هەنگاو بنێت فەرهەنگێکی دەوڵەمەندی کوردی بەرەو ستاندار بوون هەنگاو بنێن بۆ هیچ وشەیەک دانامێنیم شتێکی بێگانە بێنی چکە ئەگەر لەم شێوەزارەشانی دۆزمەوانێ بەرامبەرەکەی لە شێوەزاری کاتوانم دۆزمەوە بەڵام ئەمە پێویستی بە چییە؟ پێویستی بە دەسەڵاتێکی بەهێزە پێویستی بە پشتگیریەکی مادی و معنەویە کە تۆ بتوانیت زمانێک دروستکەی بە دەربێت لە وشە و هاتن ناوی وشەی بێگانە زۆر باشە مامۆساکە هەر کاتێک مەسەلەن باسی نەتەوە ئەکرێت هەر نەتەوەیەک بێ سەرنجمان بۆ ئەوواچێکە ئەم نەتەوەیە ئەخۆ بە چ زمانێک قسە بکە کە باسی نەتەوەی کوردیش ئەکەین هەمیشە یەکسانە نەتەوەی کورد یەکسانە بە زمانی کوردی بزانم نەتەوەی کورد و زمانی کوردی هاوکێشەیەکە تۆ چۆن ئەم هاوکێشەیەم بۆ گونجێنیت هاوکێشەی زمان و نەتەوە نەتەوە چی شوناسی نەتەوەیان تۆ بەچی ئازانیت نەتەوەیەکی زیندووە بە زمانەکەیە بۆ نمونە گەر باز لە یەکێ لە شەهیدەکانی زمان بکەین کە لە باکووری کوردستان موسا عەنتەرمان هەیە کاتێک کە دادگایەکەن لەسەر زمانی کوردی دادگاکرێ بە دادوەرەکە ئەڵێ ئەگەر ئێوە لە زمان هێندەی بۆ شێواز ئەڵێ ئەگەر هێندە زمانەکەی منەترسن کە من هەر حسابی گەلیشم بۆ حسابی زمانیشم بۆ ناکەن کەواتە ئێوە لەسەر خاکەکەی منن ئەگەر ئێوە لەسەر خاکەکەی من کەواتە بۆ لە زمانەکە مەدرسن کەواتە زمان پێوەرە بۆ مانەوەی نەتەوە شوناسی تۆ چییە زمانەکەتە من بە چیە بزانم سبەینێ بچمە هەر وڵاتێکی کە بە چیا بزانم من کوردم بڵێم لە دایکبووی فڵانە شوێنم ئێمە دایان کەسمان هەیە لە دەرەوەی وڵاتیش لە دایک بوون بەڵام هەڵگری شوناسەکەیان هەڵگری زمانەکەیانە شانازیش بە زمان و نەتەوەیانەکەن کەواتە زمان نەتەوە زمانە ئەم دوانە بەبێ یەک بوونیان نییە زۆر باشە بزانم مامۆستا بەڕێستان وکو مامۆستایەکی زانکۆ و پسپۆرێکی ئەدەبی لە بەشەکانی زانکۆ پەیمانگاکان و بەتایبەت لە بەشە کوردیەکان و کوردۆلۆژیەکان بزانم ئەمان تا چەند گرنگیان ناو بە زمانی دایک و بە زمانی کوردی و تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ ئەم گرنگیانە عنی لە چاو گەورەی زمانی کوردی و کە پێش پرۆگرامیش باسمان کردوتت زمانی کوردی ژێرخانێکی زۆر باشی هەیە خۆت لەو بوارەیە زۆر قاڵ بوویتێتەوە ئایا ئەم منهەج و بابەتانی کە ئەیخوێنین یاخود ئەو گرنگی پێدانە لە چاو زمانی کوردیە مەسەلەن لە چاو ئەوەیە لە چاو گەورەی زمانی کوردیە یاخود هەتا ئێستا ئێمە نەگەیشتونێتە ئەوەی کە خزمەتێکی زیاتر بگەێنین بە زمانی کوردی لەو ڕوانکەوە وەکو وانی کوردۆلۆجی لە منهەجی خوێندنی زانکۆیە لە هەموو قۆناغەکانە هەیە بێجگە لە بەشە کوردیەکان چکە بەشە کوردیەکان خۆیان تایبەتمەندی زانستی زمانەکە خوێن و ئەدەبیاتی زمانەکە خوێنن بێجگە لە بەشە کوردیان لە هەموو بەشەکان
هەمانە بڵین وانی کردۆلۆجی بەڵام ئەمە ئەکەوێتە سەرچی کەوێتە سەر ئەو مامۆستایی کە دەرسە کاڵێت ئایا مامۆستاکە خۆی چەنی ئامادەی تایە لە خۆی ببوورەوەی خزمەتی زیاتر بکە چکە پێشتر بتم زمانی دایک تەنها بە ڕۆژێک تۆ ناتوانیت ئیشی لەسەرکەی ئیشێکی بەردەوامە ئیشێ نییە بڵێ ئەمڕۆ تامانێکی کە یان لە کۆرسێکی خوێندنە من ئەمە تەواو نەخێر ئیشێکە بە بەردەوامی من جەنابێت هەر تاکێک لە ئاستی خۆیە اینجا بۆ کۆمەڵکە اینجا وتی بتیشمان پەروەردەکە لە خێزانەوە دەست پێەکە یەکەم پەروەردەی مناڵ زمان بژان بۆچی باشە ئێمە ئەڵێ زمانی دایک ئێ بۆ ناڵێن زمانی باوک باشە دایک و باوک بەشدانی لە بەخێوکردنی مناڵەکانە ڕەنگە باوکەکە زۆر جار زیاتریش گیانبەخشی بۆ مناڵەکەی بکە بەڵام ئەڵێن زمانی دایک بۆ چکە بەرکەوتنی مناڵ دایمە لەگەڵ دایکی زیاتر هەر لە سکی دایکیا بۆ نمونە گوێبیستی دەنگی دایکێتی بۆیە ئێمە هاوکێشەکە بۆ پیرۆزی دایکیش سەر و ئەوە بە زمانی دایک چکە دایک بتێونەتەیە هەموو شتێکی پیرۆز ئێمە بە دایکی شوهێنین کە ئەشڕێ زمانی دایک لە پیرۆزیەکە و هاتە تۆ جاریکان تۆ دایک ئەوەنە پیرۆزە کە تۆ هەڵگری زمانەکەی بیکەواتە هەڵگری شوناسەکەشیت کەواتە ئەم پرۆسەیە ئێمە ناتوانین بڵین لە قۆناغێکی خوێندنا ئێمە تەنانمە خوێندکارەکانی بەشی کوردی کاتێکە قۆناغی دوا قۆناغی یان قۆناغی چوانووی تر دەرەچن ئەڵم ئیشەکەتان لە مۆلا دەست پێەکە تۆ تەنها کلیلەکە وەرەگریت دەرگایەکە کلیلەکەوەری لەو دەرگایکی تەوە دیوەکە بڕوانامەکەت وەرەگری بەس لەو دیوە تۆ چی ئەەکەیت ئەتوانی خۆت ببینیتەوە ئەتوانی دەیان دەرگایکە هەیە تۆ بچیت خۆت کلیلەکە بیانکەیتەوە مامۆساوە تا چەند بۆ ئێوە کورسە تا چەند بۆ ئێوە کورسە بۆ نمونە ساڵانە ئێوە بەرکەوتنتانە بێ لەگەڵ چەندەها قوتابی و لەسەر ئەم بنەمایی کە خۆت وتت ئەمە بنەمایەکی زۆر ئەمسەر لای ئێمە کاڵێن پەروەردە و فێرکردن تۆ وا پەروەردەیانەکەی پێشوی فێریان بکەی پەروەردەیەکیانەکەی کە ئەم ئەرکە بگرنە ئەستۆ تا چەند بۆ تۆ کورسە و مامۆستایەکی زانکۆ کە ئەم ڕاستپاردەی خۆت بۆ نمونە بێ بە قوتابیەکانە کە لەسەر مەسەر لەسەر ڕێڕەوی تۆ بەردەوام بن لەسەر ئەوە بەردەوام کە زمانی کوردی زیاتر بپارێزن خۆی ئەگەر باز لە قورسی بکە ئەگەر تۆ دڵسۆز بیت هیچ شتە قورس نییە چکە تۆ ئامانجێک هەیە لە پێنای ئامانجێکە کۆمەڵێک شتێکی ئەتەوێ ئەو ئامانجت بێتە دی باشە بەڵام قورسەکە دوای ئەوەیە ئایا خوێندکارەکەت دوای تۆ چی تۆ قۆناغەکە تۆ بۆ نمونە مامۆستایەکی زانکۆ تا چەندۆ جێگەی ئامێنێتەوە زەمانێکی دیاریکراوە کاتێکی دیاریکراوە دوای ئەو ئەبێت تۆ هەر نەبێ بتوانیت جێگرێکی باش بۆ خۆت بدۆزیتەوە کێ ئەو جێگرەوە ئەو خوێندکارانەیە کە تۆ پەروەردەیانەکەی ئەبێت دایمە ڕۆحیەتێکیان پێ بەخشی هەستێکیان پێ بەخشی کە ئەو سبەینە بتوانێت جێی تۆ بگرێتوانێ بتوانێت نەبێ من دایمە شانازی بۆ خوێندکارانەوە کەم کە لە ئێمە باشترن چکەیتر ئەزانیت شتێکت کردۆ بە شتێ ئەگەر خوێندکارەکە لە تۆ باشتر بێ بەڵام کاتێک کە خوێندکارەکە تێبینی لە ئاستێکی پێویستانە باوەکە لێوانی تر تۆ کارەسا دروستە بێ دایمەش ئەڵێم مامۆسای دڵسۆز ئەوەیە کە بتوانێت دایمە هانی خوێندکارەکانی بە کەلە و باشتر بێ نەک خوێندکارەکەی ئەگە بزانێت ئەم تێپەڕێنە بیوەستێنە بە پێچوانەوە کە توی تێپەڕان کەواتە تۆ دەستکۆتێکی باش بەدەستێنی و دڵنیاشم ینی هەر نەبێ لە کۆمەڵی خوێندکارە چەند خوێندکارێکی دایمە ئەو هەمان هەیە کە بتوانێت سبێنێ هەڵگری پەیامەکە بێت جێگەی دڵخۆشیشە بۆ تۆ کە ڕۆژێک لە ڕۆژانە بابەتەکانی قوتابی منە جێگەی دڵخۆشیە بۆ هەر مامۆستا کە سبێنێ بچێتە کۆڕ و سیمینارێکە کە خوێندکارەکەی پێشکەشیەکە کۆمەڵێ شت باسکە خوێندکارەکەی کە ئەم نەیزانێت ئەوە جێ شانازیە لای من ئەوە جێ شانازیەک نییە کە ئەو شتێ باسکات ئێمە چەندین ساڵ پێشەوە باسمان لێوە کردێنە شتێ باسکە کە تۆ لا تازە بێ بەمە گۆڕانکاری دروستە بێ ئەگەر مانێ گۆڕانکاری بکەین زۆر ڕاستە مامۆستاگیان پێم خۆشە طبعاً زۆر بابەتی جوانە باس کرد لە تایبەت ینی زیاتر حەزەکەین لەسەر زمانی کوردی قسە بکەین بەڵام
کاتی پرۆگرامەکەمان هەن ئەوەنەیە پێم خۆشە دو پرسیارت ئاراستە بکەم بزانم لە نێو کتێبخانەی کوردیە گرنگی زمانی دایک و زمانی کوردی لەکوێدایە؟ زام ئێمە کە خاوەن کتێبخانەیەکی باشی کوردین لە ناو ئەو کتێبخانە گەورە و باشەی کوردیە گرنگی زمانی کوردی هەیە؟ گرنگی زمانی کوردی چە کاتێک کە تۆ کتێبەکە خوێنیتەوانێ هەست بە بوونی و شەڕەسەنەکان بکەین لە ناو کتێبەکەیە، باشە هەست بە کەمترین کاریگەری وشەی بەیانی بکەیت. بۆ نمونە ئێمە بمانوێت نەمانی کاریگەری عەرەبیمان لەسەرە، کاریگەری فارسیمان لەسەرە، کاریگەری زمانی ئینگلیزیمان ئێستا شەپۆلەکە زۆر زۆرە لە ئێستاە، بەڵام کاتێک کە توێیتە خوێندنەوەی بۆ نمونە ڕۆمانێک کە یان کۆمەڵی چیرۆک یان شعرێک بزانی شەپۆلەکانی کە هاتوونەتە ناو زمانەکەوانە چەندێکن لە زمانە بێگانەکانوانە، ئایا توانیوێتی ئەم نووسەرە خۆی بپارێزێت؟ بوو لە ئێستاشە خۆشبەختانە ینی کەەوە کۆمەڵێک کتێبە خوێنیتەوانێ خۆشبەختانانی نووسەرەکان هەوڵی ئەوە ئەیەکە زمانەکە بە پاراوی بخەنە بەردەستی خوێنەرەکانێ کە ئەمە مای خۆشحاڵیە. ئیتر ئایا بابەتەکە چەندێک بە پێزایان چەندێک لاوازە ئەو کێتە سەر خوێنەرەکان، خوێنەر ئەو بڕیارایە، ینی تۆ ئێمە هیچمان ناتوانێت ئایا خوێنەر بڕیارە ئەگەر بابەتەکە بابەتێکی ئەو بە خوێنەر من بۆ منە سمێنە جەناب ڕاستپێرم ئەڵم پرۆ کتێبە بخوێنەرەوانێ لەبەرەوەی مەخوێنمە تۆ کتێبێکی باشە، هەرچەندە لە ئێستا بە کاریگەری تەکنۆلۆژیا دیسانۆ جارێکی ئەڵێمانێ خوێندنەوەشکەم بۆ توانێ، بەڵام ئێمە توانین تەکنۆلۆژیا بخێن و خزمەتی ئەوە جارێکی کە ئێمە چکە بتوانێت شەپۆلەکە هاتووە تەکنۆلۆژیا هاتووە ناتوانانی خۆتی لێ بە دوور بگریت و بڵێ من داعبڕن لە تەکنۆلۆژیا نەخێر، کەواتە ئەبێ خۆتی لەگەڵ هابنوجێنی ئەو خێتە خزمەتی زمانەکەت و کەلتورەکە توانێت چکە زمانیش کەلتور ئەی پارێزیانە تۆ چەندێ زمان گرنگە پاراتنی کەلتورەکەشە گرنگە کە کەلتور چەندین شتی دیکە ئەگرێتەوانە. بەڵێ مامۆستا چەوتم دو پرسیار بەس حەزەکەم ئەم پرسیارش ئاراستە بکەم باسی ئەوت کرد کە ئێمە لە زمانی کوردیا خاوەنی چەند دیالێکتێکین زیاتر لە 12 دیالێکتمان هەیە لە ناو زمانی کوردیا بە خۆشحاڵیەوە لە ئێستا تا چەند گرنگە ئەو نووسەرە بەڕێزانی کە زیاتر جەخت ئەکەنەوە لەسەر ئەو بابەتانی کە ئێنووسن کە مەسەلەن هەتا کوردیەکە بە پیتر بێ و بە پاراوتر بێ ئەوەک لەوەی کە بابەتە گرنگەکە هەنێکا دووەلا ئەنێن ئەوەی گرنگی بەوە ئەیەن تا چەند گرنگەکە لە نووسینی ئەو بابەتانە یاخود هەر بابەتێکی ئاسایی بێ کتێب بێت هەر بابەتێک بێ کۆڕێک بێکە تێکەڵکردنی دیالێکتەکان بۆ نمونە بابەتێک هەنێک زمانی مەسەلەن دیالێکتی سۆرانی تیابێت دیالێکتی هەورامی تیابێت دیالێکتی مەسەلەن بادینی تیابێت تا چەند گرنگە لە تێکەڵکردنی ئەم بابەتانەیە کە ئێمە لە ڕێگەی مەسەلەن خوێندنەوەی ئەو بابەتەوە شارەزای مەسەلەن دیالێکتەکانی تێیش بین. تۆ دیالێکتەکان گرگە بەڵام زۆر جار ئێمە بەرەو زمانی ناوچەی ناڕوین، ئێمە ئەمە ئەبێ هەنگاونی بەرەو زمانێکی ستاندارد زمانێکی یەکگرتوویان بۆ نمونە تۆ لێرەیت بەڵام شێوەزارێکی کە تۆ بەم شێوەزار قساکە ئەویش لێو تێ بکە ئەمە چکە بتێنێتێ بۆ نمونە وڵاتانی عەربی 22 وڵاتی عەربیمان هەیە ئەگە بین لەسەر زمانە ناوچەیەکانیان ڕەنگە چەندی عەربەکەشمان باش بێ ملیات تێ نەگەین کاتێ بە زمانی ناوچەی خۆیان قساکەن، بەڵام کێتە سەر زمانی نووسینیان هەموو یەک زمان بەکارێنن کەواتە لە هەر 22 دەوڵەتەکەیە کاتێک ئەو کتێبە خوێنێتەوە ئەو نووسی ناخوێنێتەوە هەمیلی تێگە بۆ چکە یەک زمانی یەکگرتووی قسە پێکرد نووسینیان هەیە باشە کەواتە ئێمە پێم وتم لە ڕووی فەرهەنگە بۆ نمونە ئەگەر من بمێ خۆم بپارێزم لە وشەیەکی بێگانە ئەتوانم لە ناو شێوەزارەکانی خۆمە هاواتای ئەو وشە بێگانێ بدۆزمەوانێ لێرە لەم کاتیا زۆر ئاساییە، بەڵام ئەمە نەک بۆ نمونە من سەر بە دیارێکی زازان بۆ نمونە یان باجەلانم یا خۆت بادینیم بێن بە شێوەزارەکەی خۆم چکە لەم حاڵەتە ئێمە ڕاستە خزمەت بە پاراستنی مانەوەی زمانە ناوچەیەکی خۆمانەکەین، بەڵام وەکو زمانی یەکگرتووە ئەگە بمانێ هەموو کورد بە یەک زمان بدوێن لەمە ڕەنگە دوورکەوێنەوەوانێت لەو حەقیقەتێک کە ئەمە هەنگاو بنین بەرەو زمانێکی
کوردی یەکگرتو چکە ئێمە بمانێ نەمانێ ئەبێ لە ئایندێ ئەو هەنگاو هەر بنین ئێتر کام شێوە زارجی خۆی کاتەوانێ ئەمە من و تۆ ڕەنگە لە ئێستا نەتوانین بەڵام لە ئێستا ئەو زمانی کە شێوەزاری خۆی کردوتۆ بەبێ لایەنگری ئەم شێوەزاری کرمانجی ناوەڕاستی و شێوەزاری بەتایبەتی سلێمانیە ئەمەش ڕەنگە ئازادی ئەوە نەبێت کە ئەمە قسەی پێەکەین چکە گەر ژمارە حساب بکەین وەکو ئاخێوەر ڕەنگە کرمانجی شوورەکە زۆر زیاترن لە ئاخێوەرانی کرمانجی ناوەڕاستەکە بەڵام بۆچی ئەم زمانە بۆ نمونە سەرۆکی حکوومەت یاخود سەرۆکی هەرێم خۆسەر بە شێوەزاری کرمانجیەکەیە کرمانجی ژوورۆکەیە بەس کاتێک کێت لێدوانێکی فەرمی ئەیە بۆچی بەم شێوەزاری من و تۆ کە ئێستا پێ دوێ قساکە کەواتە ئەم زمانەیە خۆی جێ خۆی کرۆتە بەرەو چی هەنگاینەوە بەرەو ستاندارد بوون ئەمەش مێژوێکی دوور و درێژی هەیە تەڵان یەکێک لە خاڵە هەرەگرنگەکان ئەو شاعیر و نووسەرانەمان کە پێشوەختە پێشتر لە زەمەنی کاتی ڕابردووە بەم شێوەزارە هەڵیان ناوە هەنگاویان ناوە خۆیان لەو شەی بێگانە دەرباسکەن و بەرەو جارێکی کە وەکو حەزەتی ناریێڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادانەوێ خۆی تاالبی مەعنا دەکات ئەوە ئەو پەڕی شۆڕش و ئەو پەڕی بوێریە کە لە سەردەمێکە لەو پەڕی دەسەڵاتی ئاینی و پیرۆزی ئاینی و پیرۆزی وشەی بێگانەیە تۆ ئەو هەنگاوە بنیت شارەکەمان شۆڕشیان کردو بەڕاستی مامۆستا ئاوارە ئەم زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو تێبینیەوە ئەو زانیاری لەسەر ئەو بابەتە پێشکەشت کردین بابەتەکە زۆر زیاتر هەڵەگرێ بەرنامە و دوو بەرنامە هەست دەکەم یعنی زیاتر بابەتەکە قسە و باس هەڵبگرێ زۆر سپاس دەکەم دووبارە من شتێکم ئەو تۆم نەماوە ئەگەر بەڕێستان قسەی کۆتاییتان هەبێ یاخۆت شتێکت هەبێ لەسەر بابەتەکە سپاسی ئەم دەرفەتاکەم ئەوەی من مەبەستمە ئێمە چەندێک هەوڵ بین بۆ نمونەوەکو دەستگایەکی وەکو زانکۆیانی کە بتێوە نەتەوە زانکۆ دایمە بە چاوێکی جیاوازە سەیرەکرێت بەڵام هەموو ئیشەکە لە زانکۆیان کۆ نابێتەوانێ ئێمە پێش زانکۆ پەروەردەمان هەیە وەزارەتی پەروەردەمان هەیە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە کە ئەمانە هەموو پاڵپشتی زمانن و پاراستنی پاراوی زمانی کوردین و سەر و ئەمانەش لە دوولتکەی هەڕەمەکەیاگە باسیکەین ئێمە حکوومەتمان هەیە ئێمە ئەگەر هەر هەمومان ئەمانە چەند هەوڵیش بین بەڵام پاڵپشتەکەمان لە حکوومەتەوە نەبێت بۆ هەوڵدان بۆ پاراستنی زمان و ئاراستەکردن بەرە زمانێکی یەکگرتووە هەوڵەکان هیچی لە سەوز نابێت بۆیە هیواخوازنیانی کە لە ئاستی باڵاییش لەسەر زمان بکرێ و هەرچەندە لەسەر ئاستی تاک ئیشی زۆر باش کراوە و دڵسۆزانە کۆمەڵێ مامۆستای بەڕێزمانەیە کە ئەو هەنگاوی ناوە و مامۆستای ئێمەش بوون و زۆر بەشیان ڕەنگە هەر مامۆسانە بەڵام لە خۆشەویستیان بە زمانەکە هەوڵی پاراستنی زمان و پاراوکردنی زمانەکەیان ناوە بەڵام ئەگەر دەستگایەکی لەسەرۆوانێت پاڵپشتێکی بەهێز نەبێت ڕەنگە هەنگاوەکان لە ئایندەیە هیچ بەرهەمێکیان لێ سەوز نەبێت بەڵێ بەدڵنیاییەوە دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر ئاوارە فەرەیدون کە بەڕێزیان مامۆستای زانکۆ بوون ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر باەخدان بە ئەدەب و زمانی کوردی لە نێو خێزان و ناوەندە پەروەردەیەکان تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.